بۆ قسەکنی زیاتر لەسەر پرسە بەڕێز محەممەد ساڵح قادری بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز محەممەد ساڵح قادری ئەم کاتتان باش، پەیامیەوە چیە، قسەیەوە چیە سەبارەت بەم هێرشانەی کرایە سەر ئێوە و پارتەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان؟ هێرشە کۆمارە ئیسلامی بۆ سەر بارەگای حزب دموکرات یان پارتیên ڕۆژهەڵاتی کوردستانی و هەروەها هێرشاوان لە چەند ڕۆژێ دەربازبووی بۆ سەر هێزا پێشمەرگە لە سنوورên ڕۆژهەڵات و باشووری کوردستانی ڤەدەگەرە بۆ ئەو سەرهەڵدانە کو ئیرۆ سەر ئاستا ئیرانê bi awayekî giştî û ڕۆژهەڵاتی کوردستانی bi taybetî li hember vê rejîma dîktatۆr de gel daxwaza rûxana vê rejîmê dike. Rejîmê jî li hember vê serhildana han ku payê desalata wê ketiye lerzînê û berew lêwarê rûxanê diçe li demekê ha de em dibînin dixwaze vê lawaziya xwe vê bêjin damawiya xwe li hember serhildana xelkê Îranê bi awayekî giştî bi zerbelêdan li tekoşerê Rojhilatê Kurdistanê û hêza pêşmerge qerebû bike. Di heqîqet de ew pîlana han ne pîlanê yekîm e ne jî pîlanê dawî dibin. Lê ya girîng ew ye ku raya giştî lê agadar be çi wexta îrada xebatkarên Rojhilatê Kurdistanê Hizba Demokrat bi pîlanê han yanî naşkê و مورال ما بوان تشتا نبینا با ام لخبات خو بردوام لی یا گرینگ اوه حکومت هریما کردستان رای گشتی و نتوا کرد هر جهه که بزنن کو رژیم کمار اسلامی دجی نتوا کرد دناو تفگره کی ها قریج و گمار ده ام جل همبر به رژیمی دناو خبات کی گرسایی و به هم پادانه بدل وی محمد صالح قادری و بلا ببا لی ام خبات خو بردوام بن بله ایو نێنەراتی وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتیتان لە مێرشانی ئەمڕۆ ئاگادار کردوتەوە؟ بله ما لریا همون کانال پیوندی خو ل اروپا ل ولاتن دره ما هریما کردستانی جی هم سازیا نتوین یک بوی و خواچا سور و همو آلین علاقدار ما هایداری به هیرش رژیم کمار اسلامی کریه اما کو جدال هیرش بو سر بارگاه پارتین سیاسی کمپین جیانا جن و زاروک و خلق سیویل جی کریه آمانج ام باورن او پلان رژیم تنی به هیرش داوی پینای یه بردوام ببه لبر بیجی اما کو حتی نها یعنی پارتین روجهلاتی کردستانی لباشوری کردستانی ده یعنی پابندی پاراستناوی ازمونه و سقامگیریاوی بونه و لگل خبات خواهی دجی رژیم کمار اسلامی دست را گرفته بون لی او رژیم کمار اسلامی به هیرش هان ایدی مافی پاراستن روا و مشروعیت به بروانی بو پارتین سیاسی وکری هلاک و ده همو قاده خبات ده هم بر رژیمی بکنه نو تفگره خبات ما ده نو کوراتی روجهلات کردستانه و له همو قاده کدنه هم بر رژیمی به همو رنگی که یه بردوام ببه و او هیرش هانجی از باورم یه ببه استدام یکتی و حوالبندی که دهی زیادتر دناو هیز و آلین سیاسی و دناو خلق روجهلات کردستان ده یعنی ام اوی بیشن اوی یکی نه زبان کو اراده ما بو خبات بلنده و گل ما پشتا مایا و ام باورن به پیشگیری همو ولایت پرورین کردستان لباش دنیجی روجهلات کردستان لبی قناخه ده نای تن جینای هلانی و یه خبات خو بردوام بله برز محمد صالح او هرشانی که امرو کرا سر حزب دیموکراتی کردستانی ایران لکویا خو باولی قلای دیموکرات تنها بنکە سیاسی و سەربازی و دیارەکانی ئێوە کرانە ئامانج یان شوێنی سڤیل و قوتابخانەش کراوەتە ئامانج؟ جدا لە بارەگایên bêjin cî dam û dezgehên girêdayî bi Hizba Demokrata Kurdistana Îranê mixabin em dibînin kempa jiyana xelkê sivîl jî bûye armanc heta nêzûkî qutabxana zaroka و دناو بریندارا ده دناو شهیدا ده جی ام دبینن جن هنه و خلق سیویل هنه اوجی به راستی د سلمینه کو رژیم کمار اسلامی دور لحمو یاسا و پرنسیپ کی گریدای یاسا شر یا نو دولتی یعنی بو فرق ناکه جن به زاروک به خلق باشور به یه روجهلات به مهم اوه کو کرده که بکه آرمانجا پلان آخا لی خافل لبه هنده کو یعنی حزب دموکرات
یعنی دناو کوراتیا روشالات کردستان ده یعنی او پارتی روشالات کردستان به وی رنگی یعنی او هر شهر براسی نشانه زبونی و رژیمه و ام باور نی به برچرخانه کی به وزگه کی نو بو خباته کی مل به مل خلق کردستان و خلق ایران ام هم بر رژیمه ده بکنه تفگره بەڵێ بەو پێی پارتێکن لە باشووری کوردستان و بەرگای حیزبەکەتان لە کۆیە تا چەند ئامادەی پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان یاکو مچی بوی حتی نها او خلق باشوور کردستان شاهدن چه پارتی روشالات کردستانی چه خلق روشالات کردستانی هر تم خوب برپرسیار زانینه که هندی وان چه به باشوور کردستان یعنی دستکفت به بپارێزن و هەوسۆز بوونە لەگەڵ خەڵکی باشووری کوردستانی لە دەما سەردەمی بەعس و بۆمبارانە شیمیایی حەلەب چێرە لە دەما ڕاپەرینە نەوێتی یەکێرە لە دەما ئەو کۆرەوە مەزن چێبوو لە دەما ڕەفراندۆمێ لە دەما شەری داعش خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی هەرتم هەوسۆز بیە و پاڵپش بیە بۆ تەڤگەرە کوردستانی لە باشوور و هەروەها بۆ پاراستنا استقرارە هەرێما کوردستانی لێ ڕێژیما کۆمارە ئیسلامی ئیرۆ ڕۆژێ لەسەر خاکە باشووری کوردستانی دەهەمبێزە حکوومەتە هەرێمێ دەهەمبێزە خەڵکی مەی باشووری کوردستانی ئەم دەبینن هێرشی هادەکە سەر کوردی ڕۆژهەڵات سەر پارتین ڕۆژهەڵات قۆناغێکی هەدا ئەس باوەرم حەوجای هەڵوێستێکی جدی شدیایی لە هەمبەر ڕێژیما ئیرانیدا وەرەگرتنێ و دە عینی حاڵدا گەلی کورد لە هەر بەشێکی پشتگیریە خەڵکی ڕۆژهەڵات بکەن ببن دەنگی ڕۆژهەڵاتی کوردستانی خەباتە ڕۆژهەڵاتی کوردستانی گرێدای قەدەرە نەتەوە کوردە لە هەموو ئاستەکێ ڕوخانە ڕێژیما کۆمەرە ئیسلامی سەقامگیریە هەرێما کوردستانی سەقامگیریە تەڤگەرە کوردستانی لە هەموو بەشێکێدا بەڕێز محەممەد ساڵح قادری بەرپرسی پەیوەندیەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە هەولێرە لەگەڵماندا بوو سوپاس بۆ ئێوە